لەوانەیە پێشوەندە لە بابەتەکانمان ڕوون کردەوە ئەوەی کە من هەوڵ دەدەم لە هەمووانەیەکە جای کەمەوە چاکەیە بە معنە کۆمەڵایەتیەکەی لەگەڵ چاکە بە معنە ڕاستەقینەکەی چاکە بە معنە کۆمەڵایەتیەکەی لە کۆمەلگایەکەەوە بۆ کۆمەلگایەکی تر دەگۆڕێ ئەنی شتێکی گۆڕاوە نسبیە بە چاکە بۆ معنە کۆمەڵایەتیەکەی دایمە چاکەیە لەگەڵ چاکەیە لەگەڵ ئەو دەوروبەرەیکە هەیە ینی چاکەکردنە بەس چاک بوون پەیوەندی بەوە نییە کە ئەوەی کە تۆ دەیکەی بۆ خەڵکی چاکە بۆ خۆت چاکە بۆ معنای لە قازانجی توایە ینی پەیوەندی بە قازانج و زەرەرەوە نییە دەکرێت چاکبوونی تۆ لەوا بێکە بکەویتە شوێنێک بمریت ئەگەر نەمریت خراپ ببیت نەک ئەگەر بۆچی چونکە شتێک ئەمانەتێک لە دەستایە ئەمەمانەتە ئەگەر بێت و لە بەردەم مەرگیشە یا دەبێت ئەمانەت پارێز نەبی یا دەبێت بمریت کاتێک کە تۆ ئەمانەت پارێز نابیە و کاتە دەکەویتە ناو خراپبوونەوە و لە مردنەکە ڕزگارت دەبێت لەبەرەوە مەوزوعی چاک بوون پەیوەندی بەوە نییە کە ئێمە چاک بین لەگەڵ یەکتری بۆچی چونکە چاک بین لەگەڵ یەکتری عمومەن وا تعریف دەکرێت لە کۆمەلگا دەڵێن کەسێک لەگەڵ کەسێک چاکەیانی بەدەمیەوەیەتی و ئاگای لێیەتی و خزمەتی دەکا و ینی لە بەرژەوەندی ئەوە ئاسو کەوت دەکات ئەگەر بە معنایە بێت چاکەکان خزمەت کۆیلەکانن ینی ئەوانن کە بەپی حەز و ئارەزووی ئەوانی تر دەجوڵێنەوە و ئەوانیش لیان ڕازین بەڵام چاکە شتێکە دەکرێت فعلەن لە شوێنەکە کەسەکان کە بۆ لە پێناو بەرژەوەندی خۆیانە خراپە لەگەڵ یەک دەکەن کاتێک کە تۆ لە ناو دەوروبەرێکی ئاوا دەتەوێت چاک بی ئەو چاکبوونەی تۆ زەرەر لەوانی تر دەدات وا تەسەور دەکەن زەرەریان لێ دەدات لەبەرەوە شەرعیەت لەوە وەردەگرن کە زەرەر لە بەرژەوەندیەکانیان دەدرێ فەرزەن سزای ئەو کەسە بدەن کە لەو دەوروبەرە چاکە لەبەرەوە چاکبوون پەیوەندی بەوە نییە کە ئێمە وەکو شتێکی باو لە ناو کۆمەلگا پێدەوتێ کەسێک ئەو کەسە چاکە ئەو کەسە چاکە ینی لەگەڵ منا چاکە نەک چاکە لە خۆیە چاکە یعنی ئەگەر من هەبمونە بەمەوە چاکە بەڵام کە لەگەڵ منا چاک بوو ینی لە بەرژەوەندی منایە کاتێک ئەو لە بەرژەوەندی منایە لە هەمان کاتا دەکرێت لە زەرەری کەسێکی ترا ئەوە بکاکە لە بەرژەوەندی منایە لەبەرەوە لێرە لە چاوێکەوە لە لایەکی ترەوە سێریکەی ئەمە لەبەرەوە زەرەر دەدا لە کەسێکی تر ئەوە خراپە ئەوەیش قازانجی بۆی هەیە چاکە لەمانە دەبێ مجیا بکرێنەوە لەبەرەوە چاکی کۆمەڵایەتی لەسەر بەرژەوەندی دامەزراوە دەبێ بزانین لەگەڵ ئەو چاکەی کە سوکرات باسی دەکا جیاوازیەکەی چییە تەمانەوەی چاکەی کۆمەڵایەتی وەکۆی پرۆتاگۆراس باسی دەکا ینی لە ئەساسەوە بیرکردنەوە لە چاکە و ئەوەی کە سوکرات پێی دەڵێت چاکە لەگەڵ ئەوەی پرۆتاگۆراس پێی دەڵێت چاکە دووشتی جیاوازن و لە عینەکەشە محاوەرەکەشە نازانم تەسەوڕ ناکەم هەوڵێکی وا هەبێ بۆ ئەوەی سوکرات بڵێ پرۆتاگۆراس ئەوەی تۆ دەیڵێ شتێکە ئەوەی من دەیڵێم شتێکی ترە ئەوەی تۆ ناوینراوە چاکە چاکەیە بەو مانا بە معنای ئەوەی کە تۆ چاکی لەگەڵ کەسێکا و لەگەڵ کۆمەلگاکەدا و تەمان بۆەوەی لەگەڵ کۆمەلگاکەی خۆتا چاکبی دەبێ لە شوێنەکە فعلەن فەزلی کۆمەلگاکەی خۆت بەسەر کۆمەلگایەکی ترا بدەیت ئەوانی تر بە دوژمن بزانی ئەوەی جۆرێک لە تەعەسسوب و هندوز دەبێت دەمارگیری ینی لێرە دەمارگیری بە معنای چاکە بەکاردێت ینی ئەو کەسانی کە تۆ دادناون بە چاکت ببینن دەبێت لە بەرژەوەندی ئەوانابی ئەوانش کە لەلات گرنگ نییە بە چاکت ببینن ئەوانە تۆ بەرژەوەندیان بکەوێت بەو کارەی تۆ بەرژەوەندیان بکەوێتە خەتەرەوەیان نەکەوێت لای تۆ گرنگ نیە ئەسڵەن جاری وا هەیە بۆ ئەوەی تۆ ئەو خەڵکەی کە دەتەوێت بە چاکت بزانێ بە چاکت بزانێت دەبێت چی بکەیت دەبێت تۆ خراپبی لەگەڵ کەسێکی ترە فەرەزانە کۆمەڵە کەسن ئەم کەسانە من کەسێک دەیەوە و کەسانە بە چاکی بزانن بەڵام ئەم کۆمەڵە کەسە کۆمەڵە گروپێکی تر هەیە دژی ئەم کۆمەڵە کەسەیە ئەم کۆمەڵە کەسە وەکو زاڵم وەکو فلان
پێناسەی دەکاتەوە بۆ ئەوەی ئەم ساغی کاتەوە لەگەڵ ئەوان ناچاکە دەبێت چی بێت دەبێت لەگەڵ ئەوانی ترا خراپ بێت لەگەڵ گروپەکەی ترا وامە لەوانەیە لە ژیانی کۆمەڵایەتی خۆتانە هەر لە بینی خزم و کەس و کاروە شتانەتان بینی بێت بۆ نمونە بۆ ئەوەی تۆ ساغی بیسەلمێنی کە لەگەڵ عایلەکەی خۆتە لەگەڵ ماڵی فلانە کە خزمتە چاک بیت دەبێت بچی چی بکەیت دەبێت قسە لەگەڵ فلانە ماڵی ترا نەکەی چونکە فلانە ماڵ لەگەڵ ئەم ماڵی ترا مشکلەیان هەیە ئەو کاتە تۆ لە چاوی ئەمانە چاکی چونکە ئەوە دەکەی کە ئەوان دەیکەن و ئەوان دەیانەوێت ئەمە مجاملە و تەمەلوقە ئەمە چاکە نییە ینی ئەمە ڕووپاماییە و پرۆتاگۆراس فێری ڕووپاماییمان دەکات سەفسەتە بە گشتی وەکو پێناسەکەی کە سکران لە گۆرگیاسا پێناسەی دەکات دەڵێ جۆرەکە لە ڕووپامایی جۆرەکە لە خۆشیرینکردن لە ئەوانی تر و لەبەرەوە تۆ گرنگ نییە لە لات خۆت چاکی ئەوەی گرنگە لە لات چاک دەبیندێت یا چاک نابیندێت ئێتر ئەگەر خۆت خراپ بیت و چاک ببیندێت ئەوە کێشە نییە لە لات بەڵام لە شوێنەکە هەستکەی خۆت شتێکگەیە چاکە کردوتە بەڵام دەور و بەرەکەت بە خراپت دەبینێ ئەمە کێشەیە بۆت کاتی ئەم ئاو کێشەیە پێچەوانە دەبێتەوە ئەوە ئەو فعلەن شتەکە دەچێتە شوێنی خۆی یعنی چی؟ یعنی من کاتێ لە خۆما چاکم دەزانم چاکە ئەمەی کە تایە هەم لە ناو چاکبوونەوە وە چاک ئەمەی دەیکەم چاکە لە چاکەوەیە دەیکەم لەم کاتە ئەو دەوروبەرە ئەوەی کە دەیکەم لە ڕێگەیەوە من بە خراپ دەبینێ من ئەو کاتە کە باکم نەبوو دەوروبەرەکە بە خراپم ببینێ کە ئەمەی دەیکەم چاکە خۆم دەزانم چاکە و ئەوانیش دەزانن چاکە بەڵام ئەوان لەبەرەوەی لە بەرژەوەندیانانە نایانەوێ بڵێن چاکە کاتی کە باکم بە من نەبوو ئەمە هاوکێشەکە پێچەوانە دەبێتەوە بە پێچەوانەشەوە ئەگەر من خۆم شتێکم کرد خراپ بوو بەڵام چاک بیندرا و دەستخۆشیم لێکرا ئەمە ناڕەحەتی کردم یعنی ئەمە عەزیەتی دام کە من ئەمەی کردومە خراپە با ئەوانیش چاک بیبینن ئەوە هاوکێشەکە پێچەوانە بۆتەوە وە کاتێەوەی تۆ پێ گرنگی پێ دەدەی خراپبوون و چاکبوونی خۆتە ئەوە نییە تۆ ئەوان چاک دەتبینن یا خراپ دەتبینن جا کێشەی ئەم نەریتە کۆمەڵایەتیانەوەی لە کۆمەلگا فێر دەکرێت دایما ئەوەیە چۆن تۆ چاک ببیندیت بۆ نمونە عایلەیەکەیە منداڵەکەیان یا کوڕەکەیان دەبێ هەندێک شتەیە بیکە تاوەکو خەڵک بە چاکی ببینن و عایلەکەم تەشجیع دەکەن لەسەرەوەی کە ئەم شتانە بکا کە بە چاک خەڵکی تر بە چاکی دەبین بۆ نمونە ناچاری دەکەن بچێتە تازیە بۆچی ناچاری دەکەن بچێتە تازیە بۆ ئەوەی چاک بیبینن لە کاتێکا لەوانەیە ینی خۆی لەگەڵ ئەوەی کە مردووە ینی ئەوەی ئەو هەستەی بۆ دووز نەبوو بێکە بچێتە ئەو تازەیە بەس ئەم درۆیی پێ دەکەی بۆ ئەوەی چی بێت چاک ببیندێ ئەم قورسە لەسەری بڕوا بەڵام دەبێت بڕوا بۆ ئەوەی چاک ببیندێ یعنی ئەمە دەخرینە ناو درۆیەکی هەمیشەییەوە بەردەوام بۆچی بۆ ئەوەی لەگەڵ نەریتەکە ساز بینەوە جا دوای ئەوە لە گفتوگۆکە پرۆتاگۆراس دەیەوێت ئەوە ساغ کاتەوە کە چاکە ئەویش وەکو هەر شتێکی تر ئێمە بەڕاهاتن و فێربوون فێری دەبین بۆ مامۆستای هەیە و ئەم مامۆستایە فێرمان دەکا و ئەوەی ئەو بارەمەندیە یا ئەو فەزیلەتە لە ڕێگەی فێربوونەوە چی دەبێت دەگوازرێتەوە و شتێک تەبەن بۆ ئەمە ساغ کاتەوە دێ ئەوە ساغ دەکاتەوە کە ئەم فەزیلەت شتێکی سروشتی نییە یعنی چی؟ یعنی بە سروش نەدراوە بە کەسەکان کە دەڵێن بە سروش نەدراوە بە کەسەکان جیاوازیەیە لەوەی کە وەکو ئیمکانێک لە ناویانە بوونی هەیە و خۆیان لەسەری خۆیان دەبێت ڕێگە بدەن ئەم بەهرەیە چالاک ببێت و لە هەرس و کەوتیانە دەرکەوێت لەگەڵ ئەوەی کە ئەمەیان پێدراوە لە دۆخە کارێکەکەیە بۆ نمونە ئێسان دەشدەیە تۆ ئێمە کە لەدایک دەبین پەیدا دەبین بەس سروشتی ئێمە هەناسەدانمان چالاکە
هەناسەدانمان شتێک نییە لە ناومان نابێت و دواتر چالاک بێت. بەڵام بۆ نمونە مۆزوعی سێکس ینی شتێکە لە ناو منداڵە چالاک نەبووە، دواتر کە پێ دەگا و دەگاتە تەمەنێک ئەمە لێی دەردەکەوێت. یعنی وەک ئەوەی کە دەرنەکەوتووە و لە ناو مانایە سروشتیە، یا وەک ئەوەی کە دەرکەوتنەکەشی بە دەرکەوتنەوە سروشتیە. ئەمە تەمان لێرە جا نەکراوەتەوە، ئەمە ئیشکال دروست دەکات. بۆ نمونە باڵندەیەک لە ماوەیەکی کەمە بە سروشتی باڵ دەگرێت، ینی ئەنەکەی پێدراوە شتانێکشەیە، بەڵام دواتر لێی پێدا دەبێت. ینی چی؟ ینی لە ناویە هەیە و لێی پێدا دەبێت، لە دەرەوە وەری ناگرێت. بۆ نمونە هەر مەوزوعی سێکس لە مرۆڤە کە دەرکەوتنی تاخیر دەبێت. ینی ئەم تاخیربوونە بەڵگە نیە لەسەر ئەوەی کە لە ناویانە، بەڵگەیە لەسەر ئەوەی هیچ تاکو پێ نەگەیوە، هیچ تاکو دەرنەکەوتووە. لەبەرەوە ئەمە لە وەختی خۆیان دەردەکەوێت، کە لە وەختی خۆشیان دەرکەوت ئەوە دەرەوە دەری نەخستووە، یعنی ئەوە لە دەرەوە وەری نەگرتووە. شتێک نییە لە دەرەوە لە ناویا چێندا بێ، خۆی لە ناویا هەیە بەڵام هیچ تاکو کارانە بووە. بەڵام شتانێکیشەن لەگەڵ دروستکردنیانە، لەگەڵ ئەوەی کە پەیدا بوون هەر بە سروشتی خسرا خراونەتە کار. بۆ نمونە کاتێک کە سێری سوورانەوەی ئەستێرەکان دەکەیت، هەر لەگەڵ ئەوەی پێدابوونی ئەم نظامە ئەوان لەکوێن لە ناو کارکردنان بە سروشتی، بە سروشتی بە پێی سیستەمێک چی دەکەن؟ دەجوڵێنەوە. یعنی شتانەگەیار لە ڕووی کردەیشەوە بە سروشتی لەگەڵ پەیدابوونیانە کردەکەش پەیدا دەبێت، شتانێکیشەن دواتر ئەو کردەیی دەبێتەوە. ئەوە ناوەکوتر لە ناو کەسەکانە هەیە، کەواتە دوو جۆر شتی سروشتیمان هەیە. ئەوەی هیچ تاکو دەرنەکەوتووە و بە سروشت لە ناومانە هەیە، ئەوەی کە دەرکەوتووە و لە ناومانە هەیە و دەرکەوتنەکەشی هەر بە سروشتی، ینی پێویستی بە کاتێک نییە تاوەکو پێ بگا، هەر ڕاستەخۆ لەگەڵ پەیدابوونیشە لە کارایە. بۆ نمونە چاوی منداڵێکە لەدایک دەبێت، بیستنی یەکسەر چی دەکا؟ لە کارکردنایە. یعنی زەمانێکی ناوێ بۆ ئەوەی دەنگەکان ببیسێ، هەر یەکسەر لە کارکردنایە. کۆ ئەندامی هەناسەدانی هەر یەکسەر لە کارکردنایە، کۆ ئەندامی هەرسکردنی خۆراکی یەکسەر لە کارکردنایە کە لەدایک دەبێت. کەواتە ئەو توانایانە لە ڕووی کارەکیشەوە چین لەگەڵ پەیدابوون یا لەگەڵ خۆیان دەیانهێنێ. بەڵام تەمان ئەمانە بەر لە لەدایک بوونی ئەمانەش چی بوون؟ توانایەک بوون، هەر توانایەکن ئەسڵ لە ناو تۆوەکە هەن. دواتر ئەم گەشەکردنەوە و بەوەرگرتنی ئەو مادەیە گەشە دەکا و توانایانەش چی دەبن؟ ئاشکرا دەبن. کەواتە شتانێکمانەیە بە سروشتی کە شتەکە دێتە بوون، ئاشکرابوونەکەشیانە لەگەڵ پەیدابوونەکەیانە. هەندێکی شتی ترمان هەیە، توانای ترمان هەیە، یا بەهرەی ترمان هەیە، بەهرەمان هەیە کە پێویستی بەوەیە کارا بکرێت. و دەبێ مرۆڤ ڕێگەی بدا کارا بکرێت، هەیە هەر بە ناچاری لە مرۆڤ کارا دەبێت. نییە ڕێگە بگرێت لەوەی کارا بێ یا کارا نەبێت. بۆ نمونە ئەو توانە جەستەییەکان کە لە مرۆڤە هەندێکی تەخیر دەبن لە کارابوونە، ئەمە تۆ لە دەستی مرۆڤان نییە، بەویستی ئەو نییە بکەی کارای دەکەم و کەی کارای ناکەم. نە، ئەمە خۆی بایۆلۆژیە نێنی خۆی هەیە و کارا دەبێت. هەندێکی تر هەیە توانای تر کە ئێمە لە دەرەوە وەریان دەگرین، بەڵام چییە توانای وەرگرتنەکەیمان هەیە. بۆ نمونە زمان ئێمە لە دەرەوە وەری دەگرین، منداڵێک لە دەوروبەرەکە زمانەکە وەردەگرێت. بەڵگەمان بۆ مە چییە؟ ئەوەیە ئەگەر منداڵێکی خەڵکی هەورامان لەناو عایلەیەکی هەورامیا بێ، هەورامی فێر دەبێت، بەڵام بردمان بۆ یابان هەر لە منداڵیەوە لە دەوروبەرێکە لە یابانە یابانی فێر دەبێت. ئەمەی فێری بووە ئەوەیە لە دەوروبەرەکە هەیە، نەک ئەوەیە کە لە خۆیان هەبێت. کەواتە ئەمە پێمان دەڵێ ئەمە لە دەوروبەرەکە وەرگیراوە. ئەوەی وەرگیراوە چییە؟ سیستەمی هەڵسوکەوتکردنی زمانی ئەو کەسەیە. بۆ نمونە هەورامی سیستەمێکە بۆ خۆی، کۆمەڵە وشە و داتای هەیە، بەم سیستەمە ڕستەکان دروست دەکرێن، دەخرێنە پەیوەندیەوە،
من کات منداڵ بووم ئەم هەورامیان وەرگرتووە ینی چی ینی سیستەمەکەم وەرگرتووە و لەگەڵ داتەکانە لەگەڵ دانەکانە کە ڕەب دروست دەکات ئەم سیستەم ڕەب دەکات دروست دەکات لە بینیان ئەم دوانم وەرگرتووە بەڵام ئەمانە بە سروشتی لە ناومان نەبوو بەڵام بۆ نمونە کوکوختێک ئەمە بە سروشتی لە ناویایەتی بۆ نمونە کەڵەشێرێک هەتا جوچکەیە ناتوانێت بقوخێنێ کە بەرەبەرە گەورە دەبێ بە لە قۆناغێکە ئەمە ڕوو دەدا ئەگەر ئەم جوچکەیە بەرینە شوێنێک هیچ مریشک و کەڵەشێری لێ نەبێ ئەمە هەرچی دەبێ هەر ئەو دەنگە دەردێنێکە لەگەڵ مریشک و کەڵەشێرەکانی شابێ هەمان دەنگ یان لە شوێنەکەی خۆی دەوروبەرەکەی خۆشیابێ هەمان دەنگ دەردێنێ بەڵام مرۆڤەکە بۆ مرۆڤەکە ئاوانیە کەواتە ئەم دەنگە لەناو ئەو حیوانە چییە سروشتە و بە سروشتیش پەیدا دەبێت دەردەکەوێت بەڵام زمان لە لای مرۆڤ وەردەگیرێ جا پرۆتاگۆراس دەیەوێ بڵێ چاکەکانیش ئەوەی کە چاکیە لە ناو ئینساناوەکو دادوەری و بەخشندەی و میهرەبانی لە دەرەوە وەردەگیرێ ینی ئەگەر مناڵێک بخێنە ناو دەوروبەرێک خەڵکەکەی میهرەبان بێ ئەوە ئەمیش میهرەبان دەردەچێت چونکە منداڵێک بخێنە ناو کۆمەڵێک عایلەیەکی هەورامی یا عایلەیەکی سۆرانی یا هەر عایلەیە کە زمانێکی تایبەتی هەیە و نەریتێکی تایبەتی کۆمەڵایەتی تایبەتی هەیە ئەوە لەو کۆمەلگایە نەریتەکە وەردەگرێت ئاواش میهرەبانی و دادوەری و ڕازگۆیی لە کێ وەردەگرێت لە کۆمەلگاکە وەردەگرێت طبعاً ڕازگۆیی وەکو نەریت دادوەری وەکو نەریت وەکەوەی کە دانراوە لە کۆمەلگاکە بۆ ئەمەیان ڕاستە ینی ئەوەی ئەو کۆمەلگایە پێی دەڵێ دادوەریە نەک دادوەری لە خۆیان چونکە ئەوەی ئەو کۆمەلگایە پێی دەڵێ دادوەری و یاسای بۆ داناوە مەرج نییە دادوەرانە بێت ئێستا ئێمە زۆر قانونمان هەیە زاڵمانەیە بەڵام قانونە و لە مەحکەمەش ئیشیان پێ دەکرێت و شەرعیەتیان لەوە وەرگرتووە کە ئەم قانونانە ڕەوان بەڵام ڕەوایەتیەکەیان لەکوێ وێناوە ڕەوایەتەکە لە خودی قانونەکانیە لەو ئیتیفاقەیە کە ئەنجومەنی خەڵک ئەوانە ڕێیان داوە کە ئەم قانونە حەقە ڕاستە و دەبێت دەربچێت و دەبێت ئیشی پێ بکرێت نەک ئەوەی کە لە خۆیان ئەمە حەق و ڕاست و ڕاستە ئەم جۆرەیان لە قانون کە وەزعیە قانونێکە خەڵک دایدەنێ ئەمە نەقڵ دەبێت ئەمە لە دەرەوە وەردەگیرێ هەر بۆچی چونکە سیستەمێکاویش کۆمەڵە داتای هەیە ئەو سیستەمە لە منداڵا دەچێنێت و ئەوەرس و کەوتەی فێر دەکرێکە هەیە ئەوە پێی دەڵێن عادات و ڕێوڕەسم و ئەتەکێت و منداڵ دەبینی جۆرێک لە ڕسمیاتی هەیە لە قسەکردنە فەرزەن منداڵێکی ئەوروپی هەندێک لە ئوسلوب و شێوازی هەیە لە ڕس و کەوتیامە لەکوێ وەریگرتووە لە دەوروبەرەکە منداڵێکی بۆ نمونە ناو خێڵە سەرەتاییەکانی بۆ نمونە ئەمازۆن بێنە کۆمەڵی ڕس و کەوتی هەیە ئەمانە لە دەوروبەرەکەی وەریگرتووە بەڵام ئەم ڕس و کەوتانە هیچ نەما ڕس و کەوتانە تەحدیدی ناتوانە ئەومان بۆ دیاریکەن ئەم کەسە چاکە یا خراپە ئەگەر ئەمە وا وایە خۆ کۆمەلگا هەمووی ئەو کەسانەی لەوێن پەیڕەوی لە چی دەکەن لە نەریتەکان دەکەن بەڵام لەگەڵەوە چاکی تایە و خراپیشی تایە یعنی ئەم لێک دژێت دەبینیت کەسێک گەیە بە پێ ڕێوڕەسمەکان چاکە بەڵام لای تۆ خراپە چونکە بە پێ ڕێوڕەسمەکان تۆی خەڵەتاندووە یعنی ڕێوڕەسمەکەی هەر لە ڕێگەی و ڕێوڕەسمەوە کە دەیکا بە چاک تۆ هەست دەکەی تۆی خەڵەتاندووە وەکەوەی کە وتم لە مامەلەکە کەسەکە مامەڵە دەکا بە شتێکەوە ئەوە شەرعەتی پێ دراوە ئەگەر لە مامەڵا قەنەعەتی بەوێنە بە چەند زیاتریش پێی فرۆشت ئەوە چییە؟ ئەوە ئەو بەما ئەوی نەخەڵەتاندووە چونکە خەڵەتاندن شتێکی خراپە ئەڵێ ئەوە خەڵەتاندن نیە ئەو فریودانی ئەوە مامەلەیە تۆ ڕازی بوویت و منیش پێم فرۆشتویت ئەوە ئیتر محاسەب لەسەرەوە محاسەبە ناکرێت کە ئەمە داوی بۆ کەسەکە ناوەتەوە یعنی وای لێ کردووە بە کۆمەڵێ شت کە بیخەڵەتێنە شتێکی نیشان داوە شتەکە و شتە نییە جا لێرە نەریتەکان تۆ فەرزەن حەز دەکەی لە ناو خێڵێکی ئەمازۆنیا بە کۆمەڵێ شتە دەیە وەری دەگری بۆ نمونە شێوازی جل لەبەرکردن شێوازی سەلامکردن بەڵام ئەمانە لە کۆمەلگایەکی ترا عیبن
ئەمانە کە عیبە ناوی عیبە ڕەبتی بە ئیتیفاقەوە هەیە. عیبە ئەوەیە کە تۆ وەک خەڵک نەکەیت. خەڵک بە شێوازێک دەجوڵێتەوە، تۆ بەو شێوازە نەجوڵیتەوە. بۆ نمونە ئێستا لەناو ئەم کۆمەلگایە من ئەوە قژم درێژ و قژم بەستووە، ئەمە عیبە. بەڵام کەسیش ناپرسێ باشە بۆ عیبە. ئەی باشە بۆ ئەوە عیب نەبێ کە هەمووی بۆ نمونە سمێڵی تاشیوە. لە کاتێکە ئەمە ئەگەر بگەڕێتەوە بۆ 30 ساڵ لەمەوە پێش ئەمە چی بووە؟ ئەمە عیب بووە. ئەی بۆ ئەمە عیب نەبێ. ئەی باشە بۆچی ئێتر وای لێ دێت تۆ سمێڵ دانیت ئەمە عیب دەبێ. ئەوەی بێ سمێڵە بۆچی؟ چونکە هەمووی وا دەکا ئەوەی لە هەموو دەرچوو ئەوە عیبە، ئەوە خراپە. طبعا ئەوەش کە عیبە بکە ئەگەر بگونجێەوە بڵێ ئەو کەسە بە خراپ تعریف دەکرێت لەناو کۆمەلگا، لە کاتێککە ئەم شتانە هیچی ڕەبتی بە چاکە و خراپەوە نییە. یعنی من بۆ نمونە ئێستا ئاوایە سەر و شکڵم، ئەمە نە چاکم دەکا نە خراپم دەکا. کابراش کە ئاوایە سەر و شکڵی و بە عادەت وایە نە چاکی دەکا سەر و شکڵەکەی نەخراپی دەکات. ئەمانە کۆمەڵە عادەتن، ئەوەی کە باوە و هەمووی دەیکا ئەوە دەبێتە قانون و ئەوە وا دەکا کەسێک چاک بێ یا خراپی. ئەمانە نەقڵ دەبن، ئەمانە دەکرێت نەقڵیکەین بۆ منداڵێک. تۆ لە منداڵیەوە ڕایدێنی ئاوا تەسەڕف بکە، میوانی هات ئاوا بکە، ئەگەر بۆ نمونە دەست لە مڵکی کەس نەدا، ئەمانە هەمووی هینن. ینی ئەمە عیلاقەی بە چاکەوە نییە. تۆ دەکرێت منداڵێک ڕابێنی لەسەر ئەوەی کە لە باخی دراوسەکەتان شت لێ نەکاتەوە. بەڵام ئەمە ینی ئەوە ناکە چاکە، ئەمە نەریتە، عادەتە، ڕایدێنی لەسەرەوە. مەوزوعی چاکە ڕاهاتنی نییە. بە ڕاهاتن تۆ شتێکی بەدەرە لە نەریتی نابێتەوە چاکە. چاکە شتێک نییە بۆ تەمسیلکردن. چاکە کە دەردەکەوێ، چاکەکە تەحدیدی دەکا لە چ فۆرمێکا دەرکەوێت. چاکەکە تەحدیدی دەکا ئەو نەریتە چییەکە، ئەم فۆرمە چییەکە لێیەوە دەردەکەوێ و تاوان دواتر ئەم فۆرمە دەکرێتە نەریت. ئەم فۆرمە تەنها شێوازە، شێوازی دەرکەوتنی چاکەیە. بەڵام دواتر کەسێک کە چاکەکەی تیانە بۆ ئەوەی نیشانیدا ئەو چاکەی تایە، وەکو ئەوی ترە کە چاکەکەی تایە و فۆرمەکەی هێناوە، دێت فۆرمەکە دەکات دەڵێم نیش وەکوەوە، بۆ ئەوەی بڵێ وەکو ئەوم. ئەم فۆرمە تەمسیل دەکاتەوە. لەبەرەوە فۆرمێکی بێناوەڕۆک دەخاتە بەردەست. لە کاتێکا چاکبوونی کەسەکە بە چاکەکەیە، نەک بە فۆرمەکەی کە چاکەکەی تیادا دەکەوێت. طبعا لێرە پرۆتاگۆراس دەیەوێ، تاوان سوکرات نەیوتووە چاکەکان یا فەزیلەتەکان لە مرۆڤ هەنیانی، بەڵام پرۆتاگۆراس وا جوابی سوکرات دەداتەوە وەک ئەوە بڵێ سوکرات وتبێتی فەزیلەتەکان بە سروشتی لە ناو مرۆڤەکانە هەن، لەگەڵ پەیدابوونیانە ئەوانیش لە ناو کەسەکانە هەن. یعنی هەر لەگەڵ پەیدابوونیە کەسەکە مێرەبانە، چاکە، دادوەرە، فڵانە، فیسارە و هەرواش دەمێنێتەوە. وەکو وابێ سوکرات ئەمەی وتبێ، ئەو دێ دەڵێ چی؟ دەڵێ فەزیلەتەکان لەبەرەوە بە سروشتی وەرناگیرێن، کەواتە مکتەسەبن، کەواتە یعنی بە عەفوەن لەبەرەوەی بە سروشتی وجودیان نییە، کەواتە وەردەگیرن. طبعا وجودیان نییە بە چ معنایەت؟ بە معنا کرداریەکەی وجودیان نییە. ئەوە ئەستیغلال دەکات. فەرزان ینی کەسێک هەر لە خۆیەوە مێرەبان نییە، لە خۆیەوە شتانەکەیەتیایە پێیا دەبێت، لە خۆیەوە زمانی خۆی دەگرێت بەبێەوەی دەوروبەرەکەی فێریکە. بەڵام مرۆڤ وەکو وتمان وانە، مرۆڤ زمان لە دەوروبەرەکەی وەردەگرێت. طبعا مرۆڤ لە سەردەمێکیشە کاتێ زمان نییە خۆی زمانی خۆی دادەهێنی. بەڵام ئێمە کۆمەڵە مرۆڤمان هەیە لە یەک سەردەما پەیدا دەبن، ئەم مرۆڤانە هیچ کامیان دەوروبەرێکی زمانیان نییە، کاتێک هەر یەکە لەمانە زمان دێنێتە ئاراوە، دێنێتە بوون، هەر یەکەیان زمانێکی جیاواز دێنێتە بوون، مەگەر ئەوەی کە لە تەبیعەتە لە ئینە لە یەکتر نزیک بن، یعنی یەک گروپ بن.
ئەوانە ئەگەر یەکێک فەرزەندا بنێ سەرەتا کۆمەڵە مرۆڤ پەیدا بووە لەسەر عەرز، یەکێکیان لە ئەمریکا بووە، یەکێکیان لە ئەفریقا بووە، ئەمانە هەر یەکەیان ئەم گروپانە جاژارێک کۆمەڵە لە منتقەیەکا بووە. ئەمانە کاتێک کە زمانێکدا دێنن بە حکمی طبیعەتیان، چونکە چۆنیەتی زمانەکە لە طبیعەتەوە دێ، هەر یەکە زمانێکدا دێنە کە جیاوازە لەویتر. یعنی کاتێک کە زمانەکەیان داێنە بەم زمانە قسە بکەن، وەکو چۆن ئێستا ئێمە لە یەکتر تێناگەین، ئەوانش لە یەکتر تێناگەن ئەو گروپانە. بەڵام ئەمە داهێنانی زمانە. بەس لە عینی کاتیشا ئینسان قابلیەتی وەرگرتنی زمانی هەیە. طبعاً داهێنانی زمان ڕەبتی بە بەهرەمەندیەوە هەیە، بەڵام وەرگرتنی زمان ڕەبتی بە تواناوە هەیە، توانەکان. یعنی فێربوونی زمانێک توانایە، بەڵام لەو قۆناغا کە زمان نییە زماندا دەیاندێ، ئەمە چییە؟ ئەمە بەهرەمەندیە. لەبەرەوە بەهرەمەندیەکان جیاوازن لە توانەکان. جا لێرە لای پرۆتاگۆراس لەبەر ئەوە بە شێوەیەکی عەمەلی هەر ئینسان پەیدا دەبێت دادوەر نییە، فڵان نییە، ئەمە نییە، ئەوە نییە، کەواتە ئەگەر دادوەر بوو، ئەگەر مێرەبان بوو، ئەگەر ڕازگۆ بوو، ئەگەر ئەم چاکانەی تیا بوو، ئەوە لە کێوە هێناوێتی؟ لە دەوروبەرەکەوە هێناوێتی. وە بەڵگەی چییە بۆ ئەمە؟ بەڵگەی بۆ ئەمە جارێکی تر خەڵکە، یعنی خەڵکە هەڵوێستی چییە بەرامبەر ئەمە؟ و لەسەر ئەوەیە کە دەڵێ ئەگەر مرۆڤ ئاوای کرد سزا دەدرێ، بەڵام ئەگەر ئاوا بواە ئەوە سزا نەدەدرا. لەبەر ئەوە کۆمەلگا لەسەر ئەوە سزای دەدا و لەسەر ئەوە سزای نادا، کەواتە فەزیلەتەکان چین؟ مکتەسەبن. چونکە لەسەر ئەوە سزا دراوە، لەسەر ئەوە سزا نەدراوە ئەو خراپەیە کردووە، لەسەر ئەوە سزا داوە، بۆچی فێری فەزیلەتەکان نەبووە؟ دەیەوێت سزای کۆمەڵایەتی بکاتە ئەساس بۆ ئەوەی ساغی کاتەوە بەهرەمەندیەکان سروشتین یا سروشتینی. بزانین چی دێنێتەوە لێرە. هەڵێ لە بەرەمەشە خەڵکی بەڕەوای دەزانن هەموو کەسێک بۆچوونی خۆی لە بواری ئەم بەرەمەندیە بکاتە بەڵگە، چونکە بڕوایان وایە مرۆڤەکان هەمویان لەو بەرەمەندیەدا بەشدارن. ئەوە ڕەبتی بە بابەتی پێشوەوە. ئەمەش ئەوەیە کە ویستم ڕوونی بکەمەوە، بەڵام لەگەڵ ئەمەشدا خەڵکی ئەم بەرەمەندیە بە بەرەمەندێکی سروشتی نازانن. سوکراتەمان پێشتر وتی خەڵکی ئەسینا پێیان وایە خەڵک فێری ئەم فەزیلەتی دادوەری ناکرێت، و فێری ئەو شتانە ناکرێت کە لە هەموو خەڵک پرسوڕای پێ دەکرێت. ئەمە مامۆسای نەبووە فێریکە، و لەو شوێنەی کە پەیوەندی بە کۆمەلگاوە هەیە هەموو کەسێک بۆیە ڕێی بدا، چونکە لە ئەسینا یعنی هەموو کەسێک بۆی هەبووە بەشداری بکە لە ینی ڕێی هەبێ لە بابەتێکە کە بابەتەکە ڕەبتی بە کۆمەلگا و ئەوانەوە هەبێ، بەزەوەی ڕەبتی بە پیشەکانەوە هەیە تەنها پیشەیەکانیان بان کردووە. سوکرات تەمان هەر لە سەرتاوە لە شوێنێکە غەڵەتەکە لە سوکراتەوە دەست پێ دەکات. سوکرات دێ یەکسەر کۆمەلگای ئەسینی دەکاتە مەحەک، دەڵێ کۆمەلگای ئەسینی ڕێی لە ئەنجومەنەکە ڕێی لە خەڵکێک وەردەگرێت کە لەبارەی دادوەری و فلان و فیساد دادوەری کۆمەڵایەتی و فلانەوە بێت، کەواتە بەبێ ئەوەی ئەو کەسە کەس فێری کرد بێت، کەواتە فەزیلەت فێر ناکرێت. یعنی ئەمیش چی کردووە بە قیاس بۆ بەڵگا کە فەزیلەت فێر ناکرێت؟ خەڵکی کردووە بە قیاس. ئەمیش لێرە دێ بە هەمان شێوە خەڵک دەکاتەوە بە قیاس بۆ ئەوەی ساغی کاتەوە بەرەمەندیەکان وەردەگیرێن. بۆچی وەردەگیرێن؟ چونکە سروشتینین، مادام توانین بیسەلمێنم سروشتین، کەواتە وەردەگیرێن. وەکو ئەوە بێ ئەگەر ئەوەی وەردەگیرێ هەمووی مکتەسەبە، ئەوەش وەرناگیرێ هەمووی سروشتیە. وەکووا بێ شتێکی تر نەبێت لە بینی ئەم دوانە. ئەو دێت بەم ئارگۆمێنتە ئەوەی لەبەر ئەوەی سروشتی نییە، کەواتە چییە؟ وەرگیراوە. ئەوە تا دەڵێ ئەمەش ئەوەیە کە ویستم ڕوونی بکەم، بەڵام لەگەڵ ئەمەشدا خەڵکیان بەرەمەندیە بە بەرەمەندێکی سروشتی نازان و هەر لە خۆشیەوە مەبەستی لە دادوەریە، هەر لە خۆشیەوە لە مرۆڤدا پەیدا نابێت، بەڵکو دەبێت فێری ئەو بەرەمەندیە بکرێن و تەنها لەوانەشیاندا دەردەکەوێت کە لە ڕێگەی فێربوونەوە بەدەستیان هێناوە. ئەمەش ئەوەیە کە ئێستا دەمەوێت بە بەڵگە بۆتی بسەلمێنن. گەر باز لە خراپەکان بکەین، وا بیر بکەینەوە کە خەڵک باوەڕی وایە خراپەکان یا بە سروشتی لە مرۆڤەکان داهان یا بەڕێکەوت تووشی بوو، تووشی ئەوان هاتووە، ئەوە گەر لە کەسێکدا هەبن بۆ ئەوەی لەسەریان بەردەوام نەبێت،
نەکەس لی تووڕە دەبێت و سەرکۆنەی دەکا نەکەس وانەی پێ دەڵێت و نەکەسیش سزای دەدا. ئەوەی هەیە تەناوەندەی خەڵکی بەزەیان پێ دێتەوە، یعنی ئەگەر بێت و لە بەرامبەر فەزیلەتەکانە ڕەزیلەتەکانە، یعنی لە بەرامبەر چاکەکانە خراپەکانە، لە بەرامبەر چاکەکاریە خراپەکاری هەیە. ئەم دێتە ناو خراپەکانەوە لەوێەوە بەڵگەکەی دروست دەکات، ئارگۆمنتەکە دروست دەکات. دەڵێ بۆ نمونە ئەگەر ئەمە باتایە و سروشتی بواە بە سروشت کەسەکە خراپ وایە، ئەو کاتە نەسزا دەدرا، چونکە بە سروشت خراپە فێریش ناکرێت چاک بێت، ئەو خراپەیەتیا دەربێندێت. واگەر ئەو کەسە لەسەر خراپەکەی خۆی بەردەوام بواە تەنها ئەوەندە بوو بە زەیمان پێداهاتەوە. وەکو چی؟ وەکو ئەوەی ئالاساس کەسێک کە لەدایک بووە باڵای کورتە بنەیە بۆ نمونە، ئەڵێ ئەمە بە سروشت وایە ئێمە بە خراپی نازانین، یعنی سزای لەسەرەوە سزای نادەین چونکە ئەوە بە سروشت وایە. یا کەسێک بۆ نمونە هەر شتێکی تری نەقسێکی تری سروشتی هەیە، ئەڵێ ئێمە سزای نادەین و ناڵێن خراپە، لە عینی کاتی شاهەوڵ نادەین، ناتوانین ئەوەش کە هەیە چاکی بکەین. ئەڵێ خراپەکانی شەر بە ئەمان شێوەی ئەوە ئەگەر سروشتی بوونایە، ئەوە بۆ نمونە کەسێک ئەگەر ستەمی بکردایە وامە بە سروشتی وابواە ئەوە لێمان نەدەبێت. وەکو چۆن کەسێک لە بۆ نمونە تێک چووە دەزانی ناگای لە خۆی نییە شتێک بکە ئێمە لی ناگرین، بەڵام چی دەکەین بەزەیمان پیادێتەوە کە وەزیاوایە. ئەڵێ ئەگەر باتایە و ئەم مەسەلانە سروشتی بوونایە کە چاکەکاری سروشتی وایە یا خراپەکاری سروشتی وایە، ئەوە چی دەبوو؟ ئەوە هەر کەس خراپەی بکردایە لی نەدەگیرە، چونکە تۆ دەڵێ ئەوە خۆی وایە، ئەوە دەسەڵاتی نییە، خۆی هیچ اختیارێکی نییە لەوەی کە وایە، لەبەرەوە هیچ خەتایەکی نییە. ئەڵێ تەناوەندە بوو بەزەیمان پێداهاتەوە. ئەڵێ لەبەر ئەوە مادام بۆ خراپەکان ئاوایە سزای لە بەرامبەرەوە نییە ئەگەر بێت و ئاوا بن، کەواتە بۆ یعنی چاکەکان ئەڵێ ئەمە ئەگەر وا وایە سروشتی وایە سزای بەرامبەر نەدەبوو، بەڵام ئێمە دەبینین کەسێک خراپە بکە سزا دەدێ، مادام سزا دەدێ کەواتە خراپە شتێکی سروشتی نیە مکتەسەبە. ئەگەر خراپەکان مکتەسەب بن ئەوە کەواتە چاکەکانیش مکتەسەبن، یعنی بەم ئارگومنتە ساغی دەکاتەوە. لەبەر ئەوەی خەڵکی سزای ئەو کەسانە دەدەن کە خراپە دەکەن، کەواتە خراپە چییە؟ مکتەسەبە و بە فێرکردن دەبێت فێری ببین، یعنی خراپە فێری دەبێویش دەبێ وابێت. چاکەش دەیوێت ئەمە ساکاتەوە چاکەش فێری دەبین، مکتەسەبە وەرمان گرتووە. ئەڵێ ئەگەر مکتەسەب نەبوایە دەبوایە کە سزا نەدرایە و ئەو خەڵکانەی کە خراپە دەکەن و بۆ نمونە خەڵک دەکوژن و ستەم دەکەن ئەوانە دەبایە لیان نەگیرایە، چونکەوە بە دڵی سروشت دەروای دروست کردەوە. وەکو چۆن ئێمە لە شێرێک ناگرین کە پەلاماری ئاسکێک دەدا دەیخوا، چونکە دەڵێن بەچی ئەم بە سروشت وایە، ینی ئیرادەی خۆی تیان نییە و مکتەسەب نییە. ئەمە ئەگەر مکتەسەب وایە ئەمە ئەویش چی دەبوو؟ دەبایە سزا بدرێت لەسەرەوەی دەیکا. ئەم دێنێ سزادانی کۆمەلگا بۆ تاکەکان کە خۆی سزادانە لەسەر ئەوەی کە نەریتیە نەک لەسەر فەزیلەتەکانە، دەیەنە دەیکاتە بەڵگە لەسەر ئەوەی فەزیلەتەکان چین؟ فەزیلەتەکان سروشتی نین. لە کاتێکا سوکرات نەیوتوە سروشتی نین یا نەشی وتوە مکتەسەبن، هیچ کامی نەوتووە، بەس دەڵێ فێر ناکرێن. تەمان کە دەڵێ فێر ناکرێن لەلایەکە و ئەوە دەگەیەنێت کە مکتەسەب نین وەرناگیرێن، بەڵام نەشی وتوە سروشتین بە سروشت دەناومانان، چونکە بیوتایە بە سروشت دەناومانان یانی چی؟ یانی کەسەکە هەر لەگەڵ لەدایکبوونیا کەسێکی چاکە عادلە دادوەرە هەرواش دەمێنێتەوە، بەڵام ئەمە وانە. مادام وانە کەواتە بەم معنایە لە ڕووی کارەکیەوە ئەمە شتێکی سروشتی نیە، بۆیە ئەوەی کارەکیە لەگەڵ ئەوەی بەتوانە لە ناومانە هەیە لە یەکم جا کردەوە. یعنی فەزیلەتەکان کە ئێمە پەیدا دەبین چاکە وجودی لە ناومانە هەیە لەگەڵ پەیدا بوونمانە، بەڵام ئەم چاکەیە لە ئیختیاری ئێمەیە ڕێگەی بدەین بێتە ناو هەڵس و کەوتەکانمانەوەیانە، ڕێگەی بدەین زەمینەی بۆ خۆشکەین، یعنی شتێک نییە لە دەرەوە وەریگرین، ئێمە شتێکە لە ناو ئێمە دەبێ ئێمە زەمینەی بۆ خۆشکەین تا لە ئێمە لە هەڵس و کەوتەکانمانە بێتە دەرێ و دەرکەوێ و بڕوێت.
لێمان وەدی بێت و چاکە لای پرۆتاگۆراس ئەوەیە کە ئێمە لە دەرەوە وەری دەگرین وەکو ئاوێنەیەک دەیدەینەوە یعنی شتێکی چییە؟ فعل و ڕەد فعلە یعنی شتێکە وەکو ئەو تەسەورە وایە کە جۆن لۆک دێڵێ دەڵێ مرۆڤ لاپەڕەیەکی سپیاچی لەسەر نووسیەوە فعلی دەکاتەوە ئەوە دەداتەوە یعنی ئینسان هیچ نییە جگەل تاک هیچ نییە جگەل لە سەدای کۆمەلگاکەی کۆمەلگاکەی هەرچی پێوت ئەوە دەڵێتەوە هەرچی فێر کردەوە ئەوە دەکات یعنی کائێنەکە جگەل لە تەقلیدیشی تر نازانێت جگەل لە تەمسیلیی تریتیانە بۆیە هەموو ئەوەی کە لەوە دەردەکەوێت هەمووی لە کۆمەلگاکەوە لە دەرەوەی خۆیەوە چوتە ناوی هیچ لە ناویان نییە بێتە دەرێ بەڵام ئێمە دەزانین تەنانەت نەریتە کۆمەڵایەتەکانیش تەنانەت زمانەکانیش ئەمانە پێشتر نەبوون ئەی پێشتر نەبوون لەکوێوە هاتوون قابلە کۆمەڵەکانی فەزایی هەبێ هاتبن بۆ ئێرە و ئێمە لەوان وەرمان گرتی بێت و ڕۆشتبنەوە ئەی چۆن ئەم هەموو زمانە زۆرە پیا بووە چۆن ئەم هەموو نەریتە زۆرە پیا بوو ئەم هەموو ئاینە زۆرە پیا بوون ئەم هەموو نەریتی هوەری و نەریتی ئاینی و نەریتی کۆمەڵایەتی و یەک دنیا نەریتی جاجا پیا بوو ئەی غێر ئەمە یەکەم جار لە مرۆڤەوە هاتوونەتە دەرێ وە فۆرمی گرتووە دواتر تەقلید کراوەتەوە بۆتە نەریت ئەمەی کە سوکرات دێڵێت چاکە لە ناو ئێمە وەکو تۆوێک وایە نەک وەکو ئاوێنەیەک نەک وەکو شتێک وەکو ئەو دیوارەی کە منم تۆپی تێدەگرم بە فعل و ڕەد فعلیشکە ینی بە پرۆسەیەکی فیزیکی نییە میتافیزیکیە بۆ چاکەکان لە ناو ئێمە وەکو تۆوێک وان کە دەبێ ئێمە زەمینەیان بۆ سازکەین تاکو ئەوەی لە ناویانە هەیە لە ئێمە ئاشکرایکەن لە هەڵسوکەوتی ئێمە ئاشکرایکەن مێرەبانی شتێکە لە هەموومانە هەیە بەڵام دەبێت ڕێگەی پێ بدەین فۆرم بگرێ ڕێگەی بدەینێ بێت بەڵام ئێمە لەبەر بەرژەوەندیەکان و پاراستنی بەرژەوەندەکان و لەبەر مۆزوعی مانەوەمان ڕێگە دەگرین لەوەی کەوچە ئەوەی چاکە لە ئێمە دەرکەوێت بۆ نمونە کەسێکی وەکو قازی محەممەد لە ناو دەچێتە ناو مەرگ بۆ ئەوەی ئەو چاکەی لە ناویە هەیە بێتە دەرێ و لێ دەرکەوێت ینی دەرکەوتنی ئەم چاکەیە ڕوانی ئەم چاکەیە لە ناو ئینسانە لە لای ئینسانەکە گرنگتر بێت لەوەی کە تەنان لە ژیانیشی کاتێک کە ئاوا بوو ئەو کاتە ئەو چاکەیە لە هەڵسوکەوتی ئەم کەسا خۆی ئاشکارە و ئەم چاکانە ئەم فەزیلەتانە پەنهانن سڕی مرۆڤن ئەم سڕانە لە لەحزەی خۆیانە ئاشکرا دەبن وەڵسوکەوتێکت پێ دەکەن کە تەوەقوع نەکراوە هەروەکوە وەڵسوکەوتەی کە قازی دەیکا لەو حاڵەتەی کە هەیە هەموو ئەوەی لەبێ هەیە پێی وایە دەبێ بڕوا کەچی ئەو ناڕوە یا وەڵسوکەوتەی کە سوکرات دەیکا هەر باماشەوە ئەم هەڵسوکەوتە لە کوێ هاتووە ئەم هەڵسوکەوتە بە پێی نەریتێک نییە چونکە ئەگەر بە پێی نەریتێک وایە بە پێی دەرەوە وایە دەبایە جۆرێکی تر هەڵسوکەوتی بکردایە تەنانەت ئەم دەنگە کۆمەڵایەتیە نەریتیە گلەی لێ دەکا بۆچی وای نەکرد و وای کرد دەبایە وای بکردایە بەڵام ئەم بە پێی نەریت ناڕوا بڕێەوە چاکەکە ئاراستەی دەکا بە ئاراستەیەک ئیتر ئاراستەکە پێچەوانەی نەریت بێ یا لەگەڵ نەریتی شاساز بێتەوە کێشە نییە ینی کێشەکە لێرە ئەوە نیە تۆ دژە نەریت علاقەی بە دژبوون بە نەریتەوە نییە چاکە دژی نەرید نییە چونکە ئەگەر دژی نەرید بوو دەبێت فۆرم بێویش وەکو نەریت چاکە بە نەریتی خۆی نەریتێک بە شێوازێک خۆی دەردەخا ئیتر گرنگ نیە ئەم شێوازە لەگەڵ شێوازی ناو کۆمەلگا نەریتیا شێواز سازە یەکە یا یەک نیە دەکرێت لە شوێنەکە یەک ئاراستیانە بێ هەمان فۆرم لە هەمان فۆرما شتێکەیە دەرکەوێت کە کۆمەلگاش ئەو فۆرمەی هەیە بەڵام ئەمە بەڵگە نییە لەسەرەوەی کە ئەم دوانە یەکشتن بەڵام فۆرمەکەیە لە یەکەوە نزیکە دا لەبەرەوە مەوزوعی چاکەکان وەشتانێک نییە ئێمە بیان چێنین بۆ کۆنترۆلکردن
ئێستا مەوزوعی نەریت دواتر باسی دەکا ئێمە ئەم نەریتە بۆچی لە ناو خەڵکا دەچێنێت کۆمەلگا بۆچی دەیچێنێتەوە بۆ ئەوەی کۆنترۆل کۆمەلگاکە بکات بۆ کۆنترۆلکردنە بۆ ئەوەی بەپی هەموویان بەپی یەک شت بجوڵێنەوە تاوەکو ئەو کۆمەلگایە تێک نەچێت تاوەکو شتەکان بڕۆن بەڕێوە نەک تا بۆ ئەوەی خەڵکەکە چاک بێت بۆ ئەوەی شت بڕوا بەڕێوە وەکو ئەوەی چۆن ئێستا ئێمە بەڕێ دەکەین دەڕوا بەڕێوە دەبێت قانونێکە بێتتر بۆ ئەوەی شتەکان بچن بەڕێوە و هەمومان پێڕەوی بکەین بۆ ئەوەی ئاسان بێ ئەم بەڕێوەبردنی شتەکان ئاسان بێت نەک بۆ ئەوەی چاک بین لەبەرەوە ئەم نەریتانە هەمووی بۆ چییە بۆ زەبتی کۆمەڵایەتیە بۆ کۆنترۆلکردنە و سزاشی لەگەڵایە بۆ سزاکار خۆی نیشانەیە بۆ ئەوەی کە ئەم کەسە زەبت بکرێ یعنی ڕێک بخرێ و ئەمە بۆ ڕێک خستنە نەک بۆ چاک بوون لەبەرەوە دەبێت ئەم دووشتا ئەمانە هەمووی جا بکرێنەوە لەیەک کەسێکی ئەوروپی بەو نەریتەی کە هەیە لە کۆمەلگاکە هەر لە حەزانەوە دەخرێتە ناو مێشکی زەبت دەکرێت ڕێک دەخرێت ڕێک دەخرێت لە پێناوی دەوڵەتە لە پێناوی شارە و ئەوە گرنگ نییە تاکە کە خۆی چیە گرنگ ئەوەیە شار بەمە شارە دواتر ئەمیش دەڵێت تەمام تەسەورە تەسەوری تازەش بۆ دەوڵەت و بۆ کۆمەلگای شارستانی مۆدێرن هەرامان شتە ئەمەی کە لێرە پرۆتاگۆراز دەیڵێ لە ڕێگەی ئەوەی کە پێی دەوتێت ناسیۆنالیزم یعنی لە ڕێگەی ناسیۆنالیزمەوە لە دەوڵەتی پێدروست دەکرێت دەوڵەت بەبێ ئەمەی ینی دەوڵەت وەکو وا بێت دەوڵەتی مۆدێرن پرۆگرامەکەی پرۆتاگۆراز داینابێت چونکە پێی وایە ئەم نەریتانە بۆ زەبت و ڕەبتکردنی کۆمەلگان وە ئەم تاکە پەروەردە دەکرێت لە پێناو دەوڵەتە ینی بۆ ئەوەی دەوڵەت هەبێت علەتی پەروەردەکردن دەوڵەتە و دەوڵەتی چی دەکات لە ڕێگەی پەروەردەوە کۆنترۆل دەکات زەبت دەکات ڕێک دەخات و بۆ ئەم ڕێخستنە دەبێ هەموو کەسێک ئەوە بکا پەیڕەوی لەو نەریتە بکا کە دانراوە نەک لەبەرەوەی ئەو نەریتە چاکە بۆ ئەوەی زەبت ببێ بۆ ئەوەی تەنزیم بکرێ خەڵکەکە بۆ ئەوەی ڕێک بخرێ بۆ ئەوەی بە یەک فرمان هەر هەمووی بکەوێتە جوڵە بۆ ئەوەی محکوم بکرێ هەمویان محکوم بکرێن بە سیستەمێک بۆ ئەوەی ئاژاوە دروست نەبێت نەک بۆ ئەوەی چاک بن نەک بۆ ئەوەی تەنانەت ینی زوڵم نەکەن ستەم نەکەن چونکە لە ڕێگەی وەکو وتمان ئەو زەبت و ڕەبتەوە لە ڕێگەی ئەو یاسایانەوە یەک دنیا زوڵم دەکرێت وای جاری وایە هەر یاساکە خۆی زوڵم دەکات ئێستا یاسا هەیە لە ئەوروپا دانراوە زوڵم دەکات و یاساشە بۆ یاسای خێزانیە یاسای باری کەسێتی وام یاسایە لە فترێکە دەگۆڕێت گۆڕانی بەسەرادێ بەڵام ئەوەی ڕاستە و حەقە نابێ بگۆڕێت لە هەموو کاتێکە هەر حەقە و ڕاستە کەواتەمانە کۆمەڵێ نەریتن بۆچی بۆ زەبتکردنی کۆمەلگایە و پرۆتاگۆراسیش چاکە و ئەمانەی بۆ ئەوە دەوێت کە شار هەبێ و شاریش بۆ چی پێویستە بۆ ئەوەی تاکەکان لەگەڵ یەکا بەهێز بن و ئەو هێزە سروشتیانە و درندە و ئاژەڵەکان پەلاماریان نەدەن و لە ناویان برن یعنی ئەسەن حکایەتی مرۆڤ حکایەتی حیوانێکە و هیچی تر حکایەتی مانەوەیە وەکو چۆن ئاژەڵێک توانایەکی پێدراوە دەتوانێت خۆی بپارێزێت و جۆرەکەشی بپارێزێ مرۆڤ بۆ ئەوەی ئەمە بکات دەبێت شار دروستە بەحەسەبە حکایەتەکەی ئەوەی کە دەیەنێتەوە دەیە ئەمە بڵێ دەڵێ فەرزەن شێر هێزی پێدراوە ئاسک خێرایی پێدراوە مرۆڤیش دادوەری پێدرا و هەستکردن بە شەرمی پێدرا وەکو چەکێک بۆ پاراستنی چی بۆ پاراستنی خۆی وەکو تاک و جۆرەکەی وەکو کۆ کەواتە مەوزوعی چاکە و خراپە ئەسڵ لە ئارانیە ئەمە بۆ چییە ئەمە بۆ پاراستنی جۆرە وەکووە حیوانێکی تر ینی مرۆڤ حیوانێکە هیچی تر نیێجگە لە حیوانێک ئەوەی جای دەکاتەوە تەنها ئەو توانایەیە کە هەیەی دەتوانێت کۆمەڵایەتی بێ دەتوانێت شار دروستکە شار دروست دەکا بۆ ئەوەی بمێنێتەوە بەڵام شێرێک شار دروست ناکە بۆچی چونکە توانای مانەوەی هەیە هێزێکی تری پێدراوە لە ڕێگەی وەزەوە خۆی دەتوانێت بپارێزێت فلانێک فلانە ئاژەڵی تر شار دروست ناکە ئەمە لەبەرەوەی هێزێکی تری پێدراوە حەسەبە تەمەن
پرۆتاگۆراس کەواتە مەوزوعەکە لێرە لای پرۆتاگۆراس ئەوەی کە ناوی ناوە چاکە و فەزیلەتەکان ڕەبتی بەچیەوە هەیە ڕەبتی بە نەریتە کۆمەڵایەتەکانەوە هەیە نەریتە کۆمەڵایەتەکانیش لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر دەگۆڕێن کاتمەوە بەردەوام بینیا گەرماتانەوە بزانمە ئەگەر دەڵێن بەردەوام دەبم ئەگەر مانوش بوون من لێرە ڕادەوەستم مۆزوعەکە وەڵاو بەس تێکستەکە ماوە ئەو دەخوێنمەوە ئێتر لەوانەیە هەندێک شتی تریتیای حتمەن باسی کەم باشە بەردەوام دەبم هەندێکی تر بەردەوام دەبم هیچ نەبێت تێکستەکە دەخوێنینەوە هەڵێ چ کەسێک ئەوەندە گێلە گەربیەوێ ناشیرین یا کورتە بنەیەک یا لاوازی کەسێک بە پەروەردە و فێرکردن چارەسەر بکە پێم وایە خەڵکی ئەوە دەزانن جوانی و جەکانیان وەک تایبەتمەندی کەسەکان یا بە سروشتی لەو کەسانە داهان یا بەڕێکەوت یانی ئەم شتانە خاسیەتە جەستەیەکان ئەوە یا بە سروشتی یا بەڕێکەوتە بەڵام ئەوەی پەیوەندیان ئەوەی پەیوەندی بە چاکەوە هەیە وەک تایبەتمەندی کەسەکان خەڵکی پێ وایە بەڕایەنان و فێرکردن بەدەستدێنن یانی ئەوەی پەیوەندی بە چاکەوە هەیە بە بەهرەمەندیەوە هەیە یانی بۆ نمونە بە دادوەریەوە هەیە کاتێک کەسێک ئەو تایبەتمەندیە دیەی تیا نەبوو یا تایبەتمەندیەکی خراپی تیا بوو گومانی تیانە کە خەڵکی لێ تووڕە دەبن و سزای دەدەن و بەو شێوە بە شێوەی جۆراجۆر تەمەی دەکەن بەڵام بۆ خاسیەتەکانی تر کە سروشتین ئەوە ئەگە خراپیش بن حەقیانە بەسەری و تەنها بەزەیان پێدێتەوە ستەم و گومڕایی لەو تایبەتمەندیانن تەمان گومڕایی لێرە بەرامبەر عکسی خۆپارێزیە یعنی عکسی تەقوایە لێرە لە لای پرۆتاگۆراس گومڕایی پێچەوانەکەی تەقوایە یعنی ئەوەی کە من بە کوردی کردومە بە خودپارێزی گومڕاییش لە عەرەبیەکە زەلال نووسراوە لێرە من کردومە بە گومڕایی ئەڵێ لەو ئەو دوانە ستەم و گومڕایی لەو تایبەتمەندیانن گەربشمان نەوێ هەمویان لە یەکشتدا کۆ بکەینەوە ئەوە ئەو تایبەتمەندیانن کە دژی بەهرەمەندیە کۆمەڵایەتەکانن یعنی لێرە خۆی ئەوە تەحدید دەکا ئەوەی کە ئەو ناوی ناوە فەزیلەت ئەوەیە کە کۆمەڵایەتیە یعنی ئەگەر کۆمەلگا نەبێ ئەو فەزیلەتانە نین دەبێت کۆمەلگا هەبێت تاوەکو ئەو فەزیلەتانە هەبن بۆچی چونکە ئەم لە ئەسڵا فەزیلەتەکانی لە پێناو چیا داهین کردووە لە پێناو وجودی کۆمەلگا بۆی کۆمەلگا هەبێت تۆ پێویستت بە فەزیلەتە یعنی ڕەبتی کردووە بە کۆمەلگاوە یعنی پەیوەندێکی وجودی لە بینی کۆمەلگا و فەزیلەتەکان هەیە کەواتە ئەگەر مرۆڤ لەناو کۆمەلگا نەبوو ئەوە چییە؟ ئەوە پێویستی بە فەزیلەتەکان نییە ئەوە پێویستی بە مێرەبانی نییە پێویستی بە دادوەری نییە پێویستی بە ڕازگۆیی نییە پێویستی بە دەبێ ئیلانە لە ناو شارا بێت ئەو کاتە ئەم شتانە پێویستە بۆ ئەوە لەبەرەوە لە ناو شاری شار دەبێ ئەمانە فێر ببێ ئەوانە خۆی لە خۆیان نین چونکە گەر لێرە خۆی لە خۆیان هەبێ کەواتە بەبێ کۆمەلگاش بەبێ شاریش بەبێ دەوڵەتیش ئەو کەسە دەکرێت چی بێ هەر دادوەر بێەوە چاکانەی تیا بێت بەڵام ئەم لەبەرەوەی ڕەبتی کردووە بە شارەوە کەواتە بەبێ شار وجودیان نییە بۆیە ئەمانە لە کاتێکا مرۆڤەکان دەکەونە ناو پەیوەندی و کۆمەڵایەتیەوە پێویستن و دێنە ئاراوە بەڵام کاتێ مرۆڤەکان بۆ نمونە ئایلە هەرێکە لە شوێنێک دەژی لە لادەیەک ئەوە پێویستیان بەوە نییە یانی شتێکی زۆر لاوەکیە ضرورەتێکی کۆمەڵایەتیە چاکە این مرۆڤ چاک بێ ضرورەتێکی کۆمەڵایەتیە یانی کۆمەلگا بە معنایەکی تر کۆمەلگا ناچارێت دەکات چاک بیت کە تۆ مادام چوتە ناو کۆمەلگا دەبێت چاک بیت ئێتر لە ناو چوتە دەرەوەی کۆمەلگا پێویستت بەوە نیە وەکەوەیە چۆن تۆ دەچیتە ناو کۆمەلگایە زمانێکی دیاریکراویانەیە بۆ ئەوەی لە ناو کۆمەلگایە بمێنیتەوە بە ضرورەت دەبێت چی بێ دەبێت زمانەکەیان فێر بیت لای ئەم چاکە و دادوەری و فلان و فیسار وانەی کە ڕەبتی بە بەرەمەندیەکانەوە هەیە هەر تۆ چوتە ناو کۆمەلگا ئەوە پێویستە فێری ئەو شتە ببی یعنی لەگەڵ کۆمەلگا ضرورەتی چاکە و دادوەری و ئەوەی کە ئینسان دەکا بە ئینسان پێویست دەبێت کەواتە ئەگەر ئینسان لە ناو کۆمەلگا نەبوو یا لە ناو خێزانێکی بچکۆلا بوو لە شوێنێک ئینسان نین
پێویستی بەم مینانە نییە بەم فەزیلەتانە نییە هەر لەبەرەوە ئینسان لەوانەیە لەوێەوە تعریف کرابێ لەم تەسەورەوە کە ئینسان کایەنێکی کۆمەڵایەتیە ئینسان لە کۆمەلگا دەرەتێنا ئینسان نییە لە کاتێکا لە ڕاستیە ئینسان دەبێ ئینسان بێ جادت ئینسانەکان دەبێ ئینسان بن پێشتر جا کۆمەلگایەک بە معنای کۆمەلگای ئینسانی دێتە ئارەوە یعنی کۆمەلگا ئینسان ناکا بە ئینسان ئینسان کۆمەلگا دەکا بە ئینسان یعنی کۆمەلگا بە معنایەکی ڕاستەقینەکە کۆمەلگا بێ دەبێ ئینسانەکانی بەر لەوە ئەو کۆمەلگای هەبێ ئەو ئینسانانە ئینسان بن و ئینسان بن جال ئەو بکەونە ناو پەیوەندی کۆمەڵایەتیەوە عادل بن جا بکەونە ناو پەیوەندی کۆمەڵایەتیەوە کە ئاوانە بوون ئەو کاتە دەسەڵاتێک دێ هێزێک دێ بە ناچاری وایان لێ دەکا عادل بن دێ بە ناچاریش کە تۆواد لێکرا عادل بی کەواتە عادل نیت چونکە عادل بوون کردەیەکی ئازادانەیە تۆ بە ناچاری بەخشیت بەخشندەیت بە ناچاری ڕازگۆبی ڕازگۆیت بە ناچاری لەبەرەوەی چاوت لەسەرەوە دەتەوێت شتێکەیە بیتزی بەڵام لەبەرەوەی کامێرایەک مراقەبەت دەکا نایتزیانیەوە دزنیت ئەلێرەوە ئێمە ئەو تەسەورەت دەبینین کە ئەوە کۆمەلگایە مرۆڤ چاک دەکاوە کۆمەلگایە مرۆڤ وا لێ دەکا وابێت مرۆڤ لە خۆیان وانی تاوان سکولاتیش پێشەوانەی ئەمەوە دەڵێ کۆمەلگا فێری ئەمەمان نەکەن هەڵا سکولات تۆش گەر بتەوێبی لەوە بکەیتەوە بۆچی ئەوانەی ستەم دەکەن سزا دەدێنەوە دەگەیت بەوەی کە خەڵکی بڕوایان وایە بەرەمەندی شتێکە بەدەست دێنرێت لە ڕاستیدا هیچ کەسێک لەبەر ئەوە سزا نادێت کە ستەمەکەی کردووە یعنی کەسەکە لەبەرەوە سزا نادێت کە ستەمی کردووە ئەی لەبەر چی هەڵێ مەگەر کەسێک لەبەر ئەمە ئەوە بکا کە عەقڵی لەدەستدا بێ یعنی کەسێکی بێ عەقڵ لەسەر ئەوەی کەسێک ستەمی کردووە سزای کەسەکە دەدا یعنی لەسەر ئەوەی کە ستەمەکەی کردووە بۆچی بێ عەقڵاڵێ تازە ئەوە کردوویەتی تۆ لەسەرەوە سزای بدە ینی بێ عەقڵیە ئەی کەواتە سزاکە بۆ چییە سزاکە لەسەرەوەیە جارێکی تر نە ئەو شتە بکاتەوە ناو کەسانش دەبینن کام کەسە سزا دەدێ و لە ڕێگەی ئەمەوە تەمێ دەکرێن ئەوە بکەن کەواتە ئەمە بۆ مستەقبەلە بۆ ئەوە نییە کە ڕۆشتووە ئەمە تەمەن پرۆتاگۆراس وا دەڵێ ئەگەر کەسێک سزاکە لەسەر ئەوە بداکە و کەسە ئەو شتەی شکاندووە وەکو وایە ئەوە حکایەتەکەی مەلای مەشهورایە ئەوەی کە دەڵێ گۆزەیەکی کڕی بوو هاتەوە ماڵێک گۆزەکەی دانا و لە منداڵەکەی خۆی دا ژنەکەی پێی وتەوە بۆ لەو منداڵە دەدەی خۆی چی نەکردووە وتی آخر گۆزەکە دەشکێنێ ئێوەتی خۆ نەیشکاندووە ئەویش دەڵێت ئەگەر شکاندی تر بۆ لێدەم ئەمە تەمان دامان تەسەورە لێرە ئاڵێ تۆ نابێت لەسەر شکاندی گۆزەکە لەسەر ئەوە لێدەی کە گۆزەکەی شکاندووە لەسەر لێی دەتاوەکو جارێکی تر گۆزە نەشکێنێ یانی چی یانی تەمێ بکە بۆەوەی ئەو شتە نەکاتەوە ئەڵێ ئەمە دەبێ ئاژەڵەکان ئەو کەسا گەربێت و لەسەر ئەوە سزای کەسەکە بداوە ئاژەڵە ئەوە مەگەر کەسێکی وەحشی و یانی هین نەبێت مەدەنی نەبێت هەر ئاژەڵێکە و تەواو بۆچی چونکە لای ئاژەڵ بە فعل و ڕەتفعلیش دەکرێت یانی ئەگەر ئەو شتێکی لەم کردەویش لە ڕەتفعلیەوە ئەوە دەکاتەوە ئەڵێنا ئەمە بۆ ئەوەیە کە بۆ مستەقبەل ئێستا ئاژەڵ شتێک نییە بە ناوی مستەقبەل بۆیە قانونیان نیە بۆ سزادان لای حیوانات بیر لەوە ناکەنەوە کە ئەمە شتێکی کرد تەمەی بکە بۆەوەی جارێکی تر نەیکاتەوە چونکە شتێک نییە بە ناوی مستەقبەل تا ئەوەی لە مستەقبەلا ڕوودەدا ڕەپت بکرێتەوە بۆی کە لە ئێستا ڕوودەدا هەڵەیە کەسێک گەر شوێنی عەقڵ کەوتی بێت و بیەوێ کەسێک سزا بداوە لەبەر ئەوە نیە سزای دەدا کە ستەمی کردووە چونکە کەس ناتوانێت ئەوەی ڕوویداوە بیگەڕێنێتەوە بەڵکو لەبەر ئەوە سزای دەدا کە ببێت بە پند و لە داهاتوودا ناو کەسە و نەهیچ کەسێکی تر لەو کەسانەی کە لە کاتی سادانیدا ئامادەن ئەو ستەمە دووپات بکەنەوە نانەکەنەوە بوون ئەوەی ئاوا بیر بکاتەوە دەزانێت بارەمەند بوون بە چاکە بە بەرهەمی پەروەردەیە و سزادانیش تەنها بۆ تەمێکردن و دوورکەوتنەوەیە لە ستەمکردن من ئەو باوەڕە لە سزادەرەکاندا دەبینم ئیتر سزادەرەکان تاکەکانی کۆمەلگا بن یا کۆی کۆمەلگاکە بێت ئەمە ئەوە لە خەڵکی دەکات تۆڵە لەو کەسانە بکەنەوە کەستەمیان کردووە یا سزایان بدەن هەر ئەمەشەوەی لە ئەسینیەکان و هاوشاریەکانی تۆش دەکات ئەو کارە بکەن ئەوە دەیە بڵێ ئەسینیەکان وەکو تۆ دەڵێ بڕوایان وایە فەزیلەتەکان فێر ناکرێن مادام سزا دەدەن کەواتە فەزیلەتەکان
فێر دەکرێن و وە مکتەسەبن وە سزاکە لەسەر ئەوە دەدرێت کە ئەمە فێر نەبووە وە تەمەی دەکا بۆەوەی فێری کە ئەوە نەکات یعنی تەمێکردنەکە لەبەر ستەمکردنەکە نییە لەبەر ئەوەیە فێری کا کە ستەم نەکات کەواتە ئەم مەوزوعی تەمێکردن و لێدان و فێرکردن هەمووی بۆ چییە بۆ ئەوەی ئەم کەسە بێتە کەسێکی فەزیلەتمەند بەڵام ئەمەی کە دەبێتە فەزیلەتمەند بە شەق و بە زۆر و بە لێدان و بە کەواتە ئەوەی کە دەیکات لەبەر ئەوە نایکات کە چاکە لەبەر ئەوە دەیکات چونکە سزا دەدێت یعنی سزاکە لەگەڵ کردەوەکە لە مێشکیا تۆمار دەکرێت توار ئەوەت کرد یەکسەر ئەو سزایە دەتە پێشاوت ئەو کاتە لەبەر سزاکە نایکەیت نەک لەبەر ئەوەی کە ئەمە خراپە نایکەیت ئەو پێی وایە ئەمەی کە نەریتە ئەمە چییە ئەمەی کە ئەو ناوینەوە فەزیلەت لە ڕاستیە ئەمە شتانێکی نەریتین و ئەمانە دەچێندێن لە ڕێگەی ڕاهێنان و سزادان و ئەوەی کە ئەم دێڵێ وایە بەڵام ئەمانە فەزیلەت نین کەسێک فەزیلەتمەندە بە چاکە بە دادوەری هیچ هێزێک نەبێ ناچاریکە بەوەی کە دادوەر بێ یا هیچ هێزێکیش نەبێ ناچاریکە بەوەی دادوەر نەبێت لەبەرەوە ئەو کردانی لە چاکەوە دێن لە فەزیلەتەوە دێن کردەی ئازادانن یعنی من خۆم اختیارم کردووە ئەوە ویستی خۆمە ئەوە نەترسە لە سزا نەترسە لە چاودێری نەترسە لە هیچ شتێک بەڵام ئەوەی کۆمەلگات لەناو تۆ دروستی دەکا بۆ ئەوەی شتێک ئەبێت و نابێتەکانەوە بۆ دیاریکات چی دەبێت و چی نابێت لە ڕێگەی چۆ دێکە لە ڕێگەی سزادانم یعنی وەکو چۆن منداڵێک دەست بۆ ئاگر دەبا دەسووتێ جارێکی تر دەستی بۆ ناباتەوە تەمێ دەبێ ئەمی بۆچی دەستی بۆ نابات چونکە دەزانێت دێشی پێدەگا و ئەو کەسەش بۆچی بۆ نمونە ئەو شتە لەو دوکانە نابات چونکە دەزانێت سژنی دەکەن نەک لەبەرەوەی ئەمە بە خراپ دەزانێ و بە شتێکی خراپی دەزانێت نە لەبەرەوەی سزایەک چاوەڕێ دەکا بۆیە نایکا بەڵام کەسی دەستپاک یا ئەوەی کە دەستپاکە ئەو کەسەیە کە لەبەرەوە دەزانێت ئەمە بەرێ خراپ دەبێت لە چاکبوون دەکەوێت بۆیە نایکات نەک لەبەر ئەوەی کە سزا دەدێت ئەمە ئەو دوو شتەیە کە تێکەڵ کراوە یەکێکیان سکرات پشتگیری لێ دەکا ئەوی تریشان پرۆتاگۆراس